ئێزدی وێ ڕۆژێ بە فەرمانەکان و لەسەر جڤاکە خوا دەدن ناسکردن دەچەند دەمژمێراندا چەکدارین کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش بەسەر باژارێ شنگالێ و تەڤایە کۆمەلگە و گوندین دۆر و بەرداگرت. هەفتەی دە فەرمانە دیهاتینە ڕەبعێ بێنینە هەفتەی دە هاتینە یعنی ڕەبعێ بێنینە هەندێک پیرەکە زارۆکێت خواویتن شۆڵێت بێناموستن گەلک زرامێت مەگەلک کوشتن و پیرەکێت ما و کەچێت مەگەلک برن ئەس بێشمەتە خۆدەش گۆتنام پیسترا ئەمە غێر هەیەکێک مەسەر حاڵی خۆدەت گری دەردێ شنگالیان نەژ ئەنجامی هێریشە هێزەکە بیانی بوو ئەردێوان داگیر بکە و حکمڕانیە لەوان بکە لێ ئۆلاوان و کەرامەتاوان ئارمانج بوو. داعش ژن و زارۆ ڕاواندن و سیڤیل دناوجادا و مالاندا بخوینەک سار کوشتن و سەرژێکردن و لەسەرێ ڕێکان ئێزدی شەپرزە بوون بێ ئاو و خوارن لەسەر چیای شنگاڵی ئاسێمان دەردەک بوو وجدانی مرۆڤانی هەژان. هەوڵدانی مرۆڤیش بۆ پاراستنا بە حەزاران سڤیلên کو لەسەر چیێ بێ ئاو و خوارن ئاسێمانە. داعش دیرۆک ڤەگەڕاند دەمێن تاری و بازارên کۆلەیان vekrin jin û zarok danane ber bazaran. قال كاتشا وقال جنا قالك تعدا الكاتشو جنات كرن فرودنا يكود هريا كيل دانا يكود فرودنا يكود فرودنا ودانا حوالي خوا 10-15 هزاری الدانه يكود يعني شيء شيء عاجز بول دانه يكود قالك تعداد كاتشات كرن قالك أخذ كش دشاف ڕۆژێکێدا پتر ژێ 300,000 شنگالی و دپێڕا دەهان هزار ئێزدیên دی digal kêmaniyên diyên olî û xelkê dewrûberên Mosulê derbidەrbûn û xîvet û kamp bûne hewangehên wan. بووە سالێک ئەمەلبان چادرا دەشەوتین کەچوو ژنێن مەبیع و بازارش خۆڕە بیتکن مەخۆشیەک نەدیێمە تشتێکی خۆش نەدی ئەمێ چ بین مەژانەکە خۆش نەدی شوارە بۆ بە سالێکە ملبان دەراینە ڕەوژەمە گەلەکە خەراب ئەمە دیێمە بخێر و سلامە جارێکە تشتە چێبووم بەگەرینە چای شنگال و ji ber ku gelek ji êzdiyan qaîl nebûn olaxa biguherin Daeş bi seda ciwana kuştin. Lê ew bêdesthilatdarên jêrdestê wan bêçare bûn. Di demê salekê de ev trajîdî bû naverokê dehan dokûmenterî û karên navdar li ser astê cîhanê. Pitir ji 24 milyon kesan wê neyê keçeka êzdî dît li demê revê li ser milê xwe berê xwe da gundê xwe yê vala. Zimnak İsmaîl wê negirê wî ke valê dîrokî bû. Em ê li şaxî Sincar و لە حوتەم ڕۆژی هاتنە خوارەوەی خەڵک لەسەر شاخەکە گرتم و ئازانم یەکێ بوو لەو ئاخیر کەسانی کە ئاهاتن ئەوەندەی من چیرۆکی ئەم کچە کە لەگەڵ یا قسم کرد باوکی لەناو سنجارە بەجێما بووە خۆی سلاحی هێڵگرتە بوو با بڵێن بەرگری لە دایکی و لە سێ خوشکی ترێک کرد کە یەکیان خوشکێکی ساوای هەبوو بە باوەشی دایکە بوو ئەم کچە بە ناوی ڕووناک باپی ناوی خۆیان بە من وتی تەمەن 14 ساڵە بە دەربازبوونا ساڵێکی بەسەر تراجیدیا شنگالێ شنگالیە ناودار بمەردینیە نەبەس بهیڤیا ڕزگارکردنا دەڤەرا خوەنە بەلکو بهیڤیا میکانزما پاراستنا خوەنە بەری ڤەگەرنا ئەردێ باب و باپیران.